بەرەمی کاگێرش ڕۆشنبیر لە شاری کەرکووک لە دایک هونەرمەند فاتح هونەرمەند یاریش فاتح لە ساڵی 1995 لە فستیڤاڵی ئۆپنیە شەمالیە لە بەدەستهێنا. هونەرمەند نەدەکرێت ئەویشی لە سەردەمی ڕژێمی بەعس خاوەنی نادی مهندسین کە کابرایەکی ئەم دەست پێشخەریەی ئەدیبان و نووسەرانی کەرکووکی سەر بە حکوومەتی بەغدا زۆر بەرز دەنرخێنم لە کاتێکە یعنی هێرش هونەرمەندێکی کورد بۆ و ڕژێمی پێشوو زۆر جار زیندانی کردو و هەستی نەنهەوایەتی ئەوەنە بەرز بووە گۆرانێکی بە عەرەبی نەوتووە وشەیەکی بە عەرەبی نەوتووە کەچی نووسەران و ئەدیبانی کەرکووک کە خۆیان عەرەبن کۆڕێ ڕێزلێنانیان بۆ کرد و بەداخەوە یعنی هیوادارم حکوومەتی هەرێم بەرپرسەکانی هەرێم بە تایبەتی ئەوانەی لە دام و دەستگا ڕۆشنبیرەکانن و بەرپرس و باڵان و شتیان بەدەسە گرنگی بە هونەرمەندانی کەرکووک بن یعنی نەگەر هێرش زۆربەی زۆری ئەتوان بڵم بەگشتی هونەرمەندانی کەرکووک پشتگوێ خراون داواکارم یعنی بە دەنگی هونەرمەندانی کەرکووکەوە بێن و ڕەنگە هونەرمەندی وای تیاوێت لە ئاستی هەرێمە وەک چۆن هێرش بەیەکە مەڵبژێرا بوو بە هەمان شێوەمانیش ئاستی یەکەمیان تیابێت. من داواکارم لە هەموو هەواداران و ئەو کەسانەی هێرشیان خۆشەوێت گۆرانەکانی کۆکەنەوە بەڕاستی گۆرانەکانی ون بووە ینی من لەگەڵا بوومە مەقامی کوردی وای وتووە کەم کورد دەتوانێت مەقامی کوردی یعنی بەڵام ئەوەی ماوەتەوە هەنێ گۆرانی بوو ئەویش بە ماندووبوونی خۆم و چەند هاوڕێک هاوکاریان کردم لە کاسێتی کۆنەوە خستمانە سەر کۆمپیوتەر و دواتر دەنگەکە زۆری باش نییە کوالەتی نییە بەڵام بەرهەمەکانی بەگشتی زۆرن یعنی بەدەیان بەرهەمی هەیە سرودی ئاینی هەیە تەواشیح قەسیدەی ئاینی لەم دوایە زۆر تۆمار کردووە ئاوازی بۆ خۆی داناوە شتی زۆر جوانیە شتی جوانتری هەبوو بەڵام هەمووی ونە و دیار نییە و ئەوەشی جێی نیگەرانیە پێش مردنی خۆی بە منی وت تی حەمە گیان گۆرانەکانمیان ڕاگرتووە ماوەیەکی زۆرە چاوم لەسەر تەلەڤیزیۆنەکانی کەرکووکە بە تایبەتی تەلەڤیزیۆنی کەرکووک هیچ گۆرانیەکم لێ نایەن ئیترەوە ئازار بەخشە هیوادارم یعنی گرنگی پێ بدەن و بەرهەمەکانی دووبارە پەخش بکرێتەوە.